هەر لە هەواڵی قرتاسیەکان بۆ ئامادەکاری بۆ کردنەوەی قوتابخانەکان هەتاوەکو نەوت و گوێزی هەورامانیش هەواڵم بۆ هێناون بە کورتەکەی هەواڵی خۆماڵی چاکم لایە. سڵاوتان لێبێت. وەزارەتی پەروەردە بڕیاری وایە ڕۆژی چوارشەممە کە دەکاتە 25 دەرگای قوتابخانە بۆ ساڵی نوێی خوێندن بکاتەوە، بەڵام بە قسەی پەڕاوگەکان بێت. دواکەوتنی دابەشکردنی موچە وای کردووە خەڵک تا دڵنیان نەبنەوە لە کردنەوەی دەرگای قوتابخانەکان پێداویستی بۆ قوتابیەکانیان نەکردن. ئەمڕۆ پایامنێری 964 سەردانی ناوبازاری سلێمانی کرد. ڕێژوان فازلێکێک لە فرۆشیارانی پەراوگەکانی ناوبازاری شارەکە و بە 964 وت. چەند ڕۆژێک بازارمان باش بوو، بەڵام ئێستا بازارمان زۆر کزە. سەرەڕایەوەی ئەمساڵ نرخەکانمان هەرزانترن بەهۆی ئەوەی بەشێک لە کاڵاکانمان هیچ ساڵی پارە و بە نرخێکی کەمتر دەیفرۆشین، بەڵام خەڵکی پێیان گرانە و ناتوانن بیکڕن. دانیشتوانی ناحی هەڵشۆ لە دەوەری پشدەر بۆ دووەم ساڵی لەسەر یەک بەهۆی ناڕەزایەتیان لە نرخی نەوتەکەی حکوومەت ڕەتیان کردەوە نەوتە 104 هەزارێکە بکڕن. دەڵێن نرخەکەی زۆرە و نامانەوێت. حەسەن هەڵشۆیی دانیشتووی ناحی هەڵشۆیە بە 964 وت سەرجەم هاوڵاتیانی گەڕەکەکانی ناحیەکەمان بڕیارماندا دابەشکردنی نەوتی حکوومەتی هەرێم ڕەت بکەینەوە لەبەر ئەوەی نرخەکەی 104 هەزار دینارە و گرانە. داوا دەکەین کە نرخەکەی لە توانای هاوڵاتیاندا بێت یان نەوتەکەی حکوومەتی عێراق بێت، چونکە ئەوان بە 60 هەزار دینار دابەشی دەکەن. ئەو شەپۆ لە بارانبارینەی لە زاخۆ هاتووە لە پێنجۆن کۆتایی هات. پارێزگای دهۆک باشترین ئیسیفادەی لێ کرد. کەشناسی هەرێمی کوردستان دەڵێت لە 24 کاتژمێردا زۆرترین بڕی بارانباری لە ئامێدی باریوە کە 25 میلیمەتر بووە. جگە لە ئامێدی لە دینارتا 23.4 میلیم و لە بامەڕنێ 15.4 میلیم باران باریوە. بەڵام لە پارێزگاکانی هەڵەبجە و کەرکووک هیچ بڕێک تۆمار نەکراوە. ئەو شەپۆلە کورتمودایە لە کاتێکدا بەرهەمی کشتتوکاڵی کۆتایی نەهاتووە. محەممەد کەمال ئەندازیاری کشتتوکاڵی بە 964 وت وا باشترە جوتیاران بۆ ڕێگری لە نەخۆشکەوتنی بەرەمەکانیان بە تایبەت تەماتە دەرمانە قڕکەرەکان با ڕێنمایی پزیشکی کشتتوکاڵی بەکار بهێنن. دانیشتوانی گوندی زەڵم لە هەورامان هەر بەدەست و پلەکەی جاران و بەبێ ئامێر و تەکنۆلۆژیای سەردەم هەر ڕۆژە و لە باخێک و بۆ خاوەن باخێک دەستیان بە تەکاندنی گوێزی ئەمساڵ کردووە. لە ماوەی کەمتر لە 3 هەفتەدا تەواوی گوێزەکان کۆ دەکرێنەوە. لێکردنەوەی گوێز لە دارە باڵا بەرزەکان ئاسان نییە. عومەر محەممەدی شەنیار بە 964 وت بەیانیان بە بیسمیلا و شایەتومانەوە دەست بە لێکردنەوەی گوێز دەکەم. ئەمساڵ گونجاوی کەش و هەوا و نەبوونی نەخۆشی وای لە خاوەن باخەکان کردووە. لە گوێزە بەرەماتۆکەیان ڕازی بن، ئامادەکاریش دەکەن سەرەتای مانگی داهاتووش گوێزەکەیان بخەنە بازاڕە و ڕووکابەری گوێزی ناوچەکانی دیکەی پێ بکەن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. شاد